الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه الغر الميامين ومن دعا بدعوته وسار على نهجه إلى يوم الدين. بنراني برز خوشويست أم كاتو همكاتكتان پر لخير وخوشي بيت خوش حال وبختورم كوالا ألقية تشيتر لبرنامج تشك أم زاريان دين وخزمتي أوي برز خوشويستو لما ويهشت خلق دا تن آموشگاريك روي آموشگاري من أم زارا بو گەنجانی بەڕێز و خۆشەویستە چونکە گەنجان لە هەموو کۆمەلگایەکدا بەڕاستی بڕبڕی پشت و هەروەها کۆڵەکەی کۆمەلگان بۆیە گرنگی تایبەتیان هەیە و ئیسلامیش گرنگی تایبەتی بە گەنجانی بەڕێز و خۆشەویست داوە. خۆشەویستانی گەنج ئەم جارە چەند ئامۆژگاریەک ئاراستی ئێوە دەکەین و لە زنجیرەکانی داهاتوش پشت بەخوای پەروەردگار هەر جارە و چەند ئامۆژگاریەک. ئامۆژگاری یەکەمی ئەمڕۆمان بۆ دەست پێ دەکەین گەنجی بەڕێز. پێویستە کە تۆ بزانی باوەڕبوون بەخوای پەروەردگار تەنها بیر و باوەڕ نییە، واتە تەنها عەقیدە نییە و تەنها بە قسەش نییە کە تۆ بڵێ باوەڕم بەخوا هەیە، واتە تەنها باوەڕبوون نییە و تەنها قسە نییە، بەڵکو وەکو لە پێناسەی باوەڕ هاتووە بریتیە لەوەی اعتقاد بالجنان وقول باللسان وعمل بالأركان. ئیمان بریتیە لەوەی کە مرۆڤ بەدڵ باوەڕی هەبێت و بە زمان بیڵێت و هەروەها بە ئەندامەکان کردداری پێ بکاتن. و هەروەها ئیمان بە طاعەت و عیبادەت و پەرستشی خوای پەروەردگار زیادە بێتن و بە گوناه و تاوان و معسیەت نەقوستانە بێت و کەمە بێتن و ڕێژەکەی دێتە خوارەوە. بۆیە گەنجی بەڕێز پێویستە طاعەت و پەرستشی خوای پەروەردگار گرنگی پێ بدەی و هەروەها خۆت لە گوناه و تاوان دوور خێوە، چونکە ئەو ئەگەر وات کرد اهتمام و گرنگیت بە طاعەت و عیبادەتدا و لە گوناه و تاوان دوور کێتیتەوە بەڕاستی ئەوە تاکە ڕێگایەکە کە بۆ زیادبوونی ئیمان و باوەڕت زیادە بێت و پلەی ئیمانت بەرزە بێتەوە. ئامۆژگاری دووەممان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەوەیە کە گەنجی بەڕێز دەبێت تۆ بزانی کە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە لەو جیهانەدا و ئێمەی هیناینە وجود بۆ عیبادەت و پەرستشی خۆی ئێمە دروست کردووە. تەنها عیبادەتی خوا بکەین، تەنها خوا بپەرستین، تەنها طاعەتی ئەو بکەین، تەنها پشت بەو بەستین، تەنها لەو بترسین. ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، تەنها خوا بپەرستین. ئامانجی ئێمە دەبێ بزانین لەو دنیایەدا کاری لە پێشینەی ئێمە کاری هەرە گرنگی ئێمە بریتیە لە پەرستشی خوا، واتە ئەوە کارە گرنگەکەی ئێمەیە لە وجوددا. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای پەروەردگار دەفەرمێت من ئینسان و ئەجینەم دروست نەکردووە تەنها بۆ پەرستش و عیبادەتی خۆم نەبێتن. کەواتە دەبێ ئێمە مهمەی خۆمان لە وجود و لە ژیاندا بزانین کە بریتیە لە طاعەت و عیبادەتی خوای پەروەردگار و فەرامۆشی نەکەین. خۆشەویستان، ئامۆژگاری سێممان ئەوەیە بریتیە لەوەی کە گەنجی بەڕێز دەبێت تۆ بزانی گرنگترین عیبادەت، باشترین عیبادەت ئەو عیبادەتەیە کە خوای پەروەردگار لەسەر تۆی واجب کردووە، واتە کردنی دەبێ بزانی کە ئەوەش پلەبەندیە. باشترین عیبادەت کە تۆ بیکەی یەکەم جار بریتیە لەوەی کە خوا لەسەری واجب کردووی، کە لەسەری فەرز کردووی، واتە بە پلەی یەکەم فەرائیض دێتن ئەو عیبادەتانە دێن کە خوا لەسەری واجب کردووی. هەروەکو خوای پەروەردگار لە فەرمودەیەکی قودسیدا دەفەرمێ ما يتقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. رواه البخاري. دفرمي بندي من بشتك لمن خوشويستر للاي من نزيك نابت ولا من بەوەی کە لەسەرم واجب کردووە، واتە ئەوەی کە لەسەرم فەرز واجب کردووە ئەوە لەلای من لە هەموو عیبادەتەکان خۆشەویسترە. هەروەها خاڵێکی تر خۆشەویستانی خۆم گەنجانی بەڕێز ئامۆژگاریەکی ترمان ئەوەیە کە پارێزگاری لە نوێژەکان لە نوێژە واجباتەکان بکەی لە کاتی خۆیدا. ئەو نوێژانە ئەو پێنج نوێژانێک کە خوا لەسەری واجب کردووی لە کاتی خۆیان بیکە و ئەوە باشترین کارە، باشترین کردارە کە تۆ بیکەی، واتە پشتگویان مەخە لە کاتی خۆی دوای مەخە. بەڕاستی ئەوە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە. خاڵێکی تر و ئامۆژگاریەکی ترمان ئەوەیە گەنجی بەڕێز دەستنوێژێکی جوان بێتن، گرنگی بە دەستنوێژت بدا، چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ الطهور شطر الإيمان. دەستنوێژگرتن بریتیە لە نیوەی باوەڕ، کەواتە دەستنوێژ کلیلی نوێژە، واتە
کلیلی نوێژ کەواتە گرنگی تایبەتی خۆی هەیە و ئەو کەسێک کە پارێزگاری لە دەست نوێژەکە بەڕاستی کەسێکی باوەڕدارە، بەڕاستی کەسێکی ئیماندارە. ئامۆژگاریی ترمان گەنجانی بەڕێز و خۆشەویست ئەوەیە کە لە کاتی بانگەداتن بۆ نوێژ دوا مەکەوە لە مزگەوتەکان، گرنگی بە نوێژی جەماعەت بدە، چونکە بەڕاستی نوێژی جەماعەت دروست نییە ئینسان بەبێ عوزر لە نوێژی جەماعەت دوا بکەوێتن. یعنی حتا فرموودە هەیە و ڕای زۆرێک لە زانایان بە واجبی دائەنێن، بۆیە پێویستە کە لە نوێژی جەماعەت دوانەکەوی، لە نوێژی بە کۆمەڵ لە مزگەوتەکان دوانەکەوی و گرنگی پێ بدەی ئەگەر نا بەبێ عوزر بەبێ هۆ هیچ عوزرت نەبێتن بەڕاستی ئەوە گوناهباری و تاوانباری. خاڵێکی تر و ئامۆژگاریشترمان ئەوەیە کە هەوڵ بدە تا ئەکرێتن بە تەکبیرەی ئیحرام کاتێک کە ئیمام الله ئەکبەری نوێژ دابەستانە کاتن تۆش لە ڕیزی یەکەم لەگەڵ تەکبیرەی الله ئەکبەری نوێژ دابەستن بگەیە نوێژ و دڵی خۆت ئامادەکە و خشوع و لە خواترسان واتە دڵت بە ئامادە بێت و لە نوێژدا و لە نوێژی جەماعەت ئامادە بە. خاڵی کۆتاییمان خۆشەویستان لەو هەشخولەکەدا بریتیە لەوەی کە هەوڵدە تا ئەکرێ ئەحکامەکانی نوێژ فێر بە و هەوڵدە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام چۆن نوێژی کردووە تۆش ئاوا نوێژەکان بکەی و کتاب و پەرتوچیش لەو وارەدا زۆرە. خۆشەویستان بە کورتی ئەوە چەند ئامۆژگاریەک بوون. هیوادارین کەوا گەنجانی خۆشەویستمان ئیهتیمام بە نوێژەکانیان و بە عیبادەتەکانیان بدەن، چونکە بەڕاستی بە کورتی دەڵێم خۆراک و زادی عەقڵی ئینسان بریتێ لە خوێندنەوە و خۆراکی جەستە و جسمیش بریتێ لەو تەعام و خواردنەی کە ئێمە ئەیخۆین و زادی ڕۆحیش گیانیش پێویستی بە زاد و خۆراک هەیە کە ئەویش بریتە لە پەرستش و تاعات و عیبادەت. ئەگەر ئینسان گەنج ئەو خۆراکەی نەبێتن بەڕاستی سەر لێ شێوا و سەرگەردان نەبێت. هیوادارین گەنجەکانمان خوای پەروەردگار بیان پارێزیت و بیان خاتە سەر ڕاستە شەقامی خۆی و هەروەها لەو گەنجانە بن کەوا ڕۆژی قیامەت دەستنە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.